خێر هاتن دەمەگدیە کورد کۆنەکشنش لە دەنگی ئەمریکا کورد کۆنەکشن لەسەر پلاتفۆرمێن دەنگی ئەمریکا و سەتەلایتە NRT تێوەشاندن نەها لە واشنگتن دەمژمێر 8 سپێدەیە ڕۆژە پێنجشەممەیە سڵاوین گەرمش من دەخیلی شەمۆ و بەفراوی نووری لە بەرنامەی ڕۆدا کۆمەڵێک هەواڵی نێوخۆی ئەمریکا و جیهانتان پێشکەش دەکەین لەوانەش وردەکاری زۆرتر لەسەر گەشتەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاتنی لافاو لە ویلایەتی ڤیرجینیا و هەروەها کۆمەڵی گفتوگۆ و راپۆرتی سەرنجڕاکێشی دەنگی ئەمریکاتان پێشکەش دەکەین. یەک جوانە دیرۆکە جیهاکی کەف ناری دیاربەکر ئامادی بناوێ حەسەن پاشا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لەگەڵ سەرکردەکانی ئیسرائیل کۆبوویەوە و پرسەمنیەکان و شەڕی ئۆکرانیا و پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیلیش بەشێک بوون لەو پرسانەی لەو کۆبوونەوەدا تاوتێکراون. ئەمە یەکەم گەشتی جۆ بایدنە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز لەوەتای دەستبەکاربوونی وەک سەرۆکی ئەمریکا. بەرپرسێکی باڵای بەڕێوەبەرایەتی بایدن با ڕۆژنامەنووسانی ڕاگەیان کۆبوونەوەکەی سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆک وەزیران یایر لاپێد و واژۆکردنی بەیاننامەیەکی هاوبەشی لێکەوتووەتەوە کە بریتیە لە بەڵێنێک کە هەرگیز ڕێگە بە ئێران نادا چەکی ئەتۆمی بەدەست بهێنێت و هەروەها بەڵێنێک بۆ چارەسەری چالاکیە ناسەقامگیریەکانی ئێران بە تایبەت هەڕەشەکان بۆ سەر ئیسرائیل هەروەها بڕیارە ڕۆژی هەینی بایدن لەگەڵ مەحموود عەباس ڕێبەری فلستینیش کۆ ببێتەوە. جگە لەوەش بڕیارە ئەمریکا بە گوتەی بەرپرسێکی باڵای بەڕێوەبەرایەتی بایدن پاکێجێکی بەرچاوی دارایی بۆ نەخۆشخانەکانی قودسی ڕۆژهەڵات ڕابگەێنێ. ڕاگەیاندانی پلانە بۆ داڕێژراوەکانی دیکە بریتین لە گرنگی بە گەشەپێدانی ئابووری فلستین وەک پەرەپێدانی تۆڕەکانی بێوایەری فۆرجی لە غەزە و کەنارەکانی ڕۆژاوا. دۆ چارشەمبێ لە ویلایەتە ئۆهایۆ زەلامەکە تاوانبارکردن بە زێدەگاویە سەکسی لەسەر کەچەکە 10 ساڵی یاکو دپێڕانە 4 بووی هەرتا ویلایەتە ئیندیانە ji بەربرنا دووجانیە. ئەف پرس بوو سەدەما مشت و مڕەکە سیاسی ji بەرکو ئەو کەچ نەچار بوو سنوورên ویلایەتێ دەرباز بکە بڕیارە دادگەها بلندە ئەمریکا ji بۆ پوچکردنا یاسایە بناوێ ڕۆڤی وەید لە مەهابووری ڕێنادا ji بۆ ji بەربرینێ بمەبەست و دەربازکردنا سنوورên ویلایەتی لە دژیوێ ڕادوەستە هەنێک ژێ پارێز یاران گوماندانا بوو سەر ڕاستیە vê سەرپێهاتیە دەماکوجارە یەکەم هاتی ڕاگەهاندن دە ڕۆژنامەیە ئەندیانە پاڵستاردا لێ لە گۆرە بەلگەین دادگەهێ گەرسن فۆنتس هات گرتن بتاوانە دەستدرێژیا سکسی لەسەر وێ زاڕۆکێ پۆلیس دەبێژە ئەو خۆرتێ 27 ساڵی بە ئاوایەکی نەقانونی لە ئەمریکایە لێ کۆلەرێکی پۆلیسانژی لە دادگەهێ گەواهدیدا و گوت بکێمی وی دوو جاران زۆر لەوێ کەچێ کردبوو. دەسەڵاتدارانی ویلایەتی ڤیرجینیا ڕایانگەیان لافاو لە ناوچەیەکی دوور لە باشووری ڕۆژاوای ڤیرجینیا زیانی گەیاندووە بە 100 ماڵ و نزیکەی 40 کەسیش بێسەر و شوێنن بەڵام تاوەکو ئیستا هیچ حاڵەتێکی گیان لە دەستان و برینداربوون پشتڕاز نەکراوەتەوە. تیمەکانی فریاگوزاری ئاسمانغی دەستیان کردووە بە گەڕان بۆ پشکنینی ڕادەی کارەساتەکە و دەڵێن چەندین ناوچە و شارۆچکەی بچووک لە ناوچەی ڤیرجینیا کە هاوسنوورن لەگەڵ ڤیرجینیای ڕۆژاوا و ویلایەتی کنتاکی ڕوبەڕووی زیان بوونەتەوە. دەسەڵاتداران دەڵێن نزیکەی 40 کەس لە گەورە و منداڵ بێسەر و شوێن و دەشڵێن پێشبینی دەکرێت ئەو ژمارەیە بەهۆی بەردەوامبوونی تیمەکانی فریاگوزاریەوە بۆ دۆزینەوەیان کەم ببێتەوە و هەروەها لە قوتابخانەیەکی ناوچەکەدا پەناگەیەک دامەزراوە بۆ ئەوانەی ماڵەکانیان زیانی بەرکەوتووە. لێکۆلینا قانوندانەرێن ئەمریکی دێریشە 6 مهایەکدا لەسەر کۆنگرسێ لە ڕۆژا سێشەمە بۆری گرانی دانابوو سەر هاندانا کۆمەڵێن ڕاستگرین تونڕێژ عالی سەرۆکی بەرێ دۆناڵد ترامپ بمە بەستە تێکدانا پرۆسەی دموکراتیک لە ئەمریکا. لێکۆلەران گوت ئیدعاین ترامپ ئین سەختەکاریان هەڵبژارتناندا بوون سەدەما وێ ئێریش و ئالۆزیە. ئەم تویتەی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا ئەوەیە کە لێکۆڵەرەوانی کۆنگرس دەڵێن ساتە وەختێکی گرنگە ئەوەی تێیدا ترامپ داوا لە گروپە توندڕەوەکان دەکات هێرش بکەنە سەر باڵەخانەی کۆنگرسی ئەمریکا. Proud Boys and the Oath Keepers are two key groups. کوڕانی سەربڵند و سوێندپارێزەران ئەو دوو گروپان کە دەست بەجێ بە دەنگ داواکەی سەرۆک ترامپ چوون
کوڕانی سەربڵند گروپێکی ڕاستەوی شەڕکەرانی شەقامن ئەوەی توندوتیژی و باڵادەسی سپیپێستان بەرزڕاگرن سوێن پارێزەران ئەو تونڕەوانن ئەوانەی بانگەشە بۆ کۆمەڵێک لە بیردۆزی پیلانگێڕی دەکەن و هەوڵیاندا وەک هێزی تایبەتی نیمچە لاشکری کار بۆ دۆناڵد ترامپ بکەن. لە حوتەمین دانیشتنی تاوتۆکردنی گشتی لەم هاوینەدا یاسادانەران وردەکاری دوا قۆناغەکانی ئیدعاکانی ئەوانی ڕوون کردەوە سەبارەت بەوەی کە ترامپ درۆی کردبوو لەبارەی ئەوەی ساختەکاری لە هەڵبژاردنەکەدا کرابێت و هەروەها ترامپ هانی لایەنگرانی دابوو پرۆسەی دیموکراسی لەباربەرن. دانالد ترامپ بانگێشتی ئاژاوەگەڕانی بۆ واشنتن دیسی کرد و دەرەنجام هانی ئەو ئاژاوەگەڕانیدا هێرشێکی تند ئامێز بکەنە سەر دیموکراسیەکەمان. خۆدی ترامپ و زۆربەی کۆماریەکانی کۆنگرس ڕەخنیان لە لێکۆڵینەوەکە گرتووە و بە نائادیلانە و ناهاوسەنگ پێناسەی دەکەن بەڵام یەک ئەندامی کۆماری ناودار لە کۆنگرس دەنگی بۆ لە دەسەڵاتدانی ترامپدا و گوتی لێکۆڵینەوەکان ترامپ بەرپرسیار دەکات. استراتیژیەتی ئەوەی ئۆباڵەکەی بخەیتە ئەستۆی خەڵقان هەروەک ڕاوێژکارانی ترامپ ئەوانەیان بە کەسانی شێت لە قەڵەمدا وەک پاسا و بۆ ئەو کاری دۆناڵد ترامپ کردی بە دڵنیاییەوە ئەوە قسەی هیچ پوچە. سەرۆک ترامپ پیاوێکی تەمەن 76 ساڵانە و منداڵ نییە هەر بۆیە هەروەک هەموو کەسێکی تر لە وڵاتدا بەرپرسیارە لە کارەکانی. ژمارەیەکی زۆر لە ڕاوێژکارانی کۆشکی سپی ئەوانەی گەواهیاندا بوو گوتیان ئەوان بە سەرۆکی پێشوو ترامپیان گوتبوو کە ئەو هەڵبژاردنەکەی دۆڕاندووە کەچی ترامپ هێشتا فشاری لە وەزارەتی دادی ئەمریکا دەکرد بۆ ئەوەی دەست بەسەر ئامێرەکانی دەنگداندا بگرێت. مەسەلەی ئەوەی کە حکوومەتی فێدراڵی دەست بەسەر ئامێرەکانی دەنگداندا بگرێت ئەوە بیرۆکەیەکی خراپە بۆ وڵاتەکەمان لەبەرەوەی ئێمە لە ئەمریکادا کارەکان بۆ جۆرە ناکەین هیچ دەسەڵاتێکی یاسایی نییە بتوانێت دەست بەسەر ئامێرەکانی دەنگداندا بگرێت. دوای ئەوەی ترامپ ئاستەنگەکانی بەردەمی لە دادگا دۆڕان ترامپ لایەنگرانی جوڵاند بۆ ئەوەی بەرهەڵستی لە هەژمارکردنی فەرمی دەنگەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی شەشی مانگی یەک بکەن. کۆمیتەی بەڕێوەبەری هەڵمەتی ترامپ ئاشکرای کرد بڕوای وا بوو کە ڕەفتارەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا ڕاستەوخۆ بووە مای مەرگی ئاشلی بابیت ئەوەی لایەنگرێکی ترامپ بوو لەلایەن پۆلیسی کۆنگرسەوە لە دەرەوەی هۆڵی ئەنجومەنی نوێنەران بە گولە کوژرا. ستیڤ بانن ڕاوێژکاری پێشووی ترامپ ڕایگەیاند کە ئەو ئێستا دەخوازێت لە بەردەم کۆمیتەی گوێگرتن بە ئاشکرا لە هەفتەی داهاتوودا گەواهی بدات. چاوەڕوان دەکرێت لێکۆڵەرەوان بە وردی چرکە بە چرکە هەڵسەنگاندن و وردبینی بۆ ڕۆڵی ترامپ لە ڕووداوەکانی ڕۆژی شەشی مانگی یەکدا بکەن. بۆ کاترین جیپسن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. 6 دانیشتنی گشتی کە تا ئێستا لەلایەن لیژنەی هەڵبژێردراوی ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرس ئەنجام دراون کە لێکۆڵینەوە لەسەر پەلاماری سەر کۆنگرس ڕۆژی 6 مانگی 1 پار 2021 دەکاتن و لە تەلەڤیزیۆنەکانی وڵاتدا ڕاستەوخۆ پەخش کران کاریگەرتر بوون لەوەی زۆرێک پێشبینیان دەکرد. یاری دەدەرێکی پێشووی کۆشکی سپی بە ئاشکرا گەواهدیدا سەبارەت بە ڕەفتارەکانی سەرۆکی پێشوو لەو ڕۆژەدا هەروەها لایەنگرانی دیکەی کە بەشداریان لە یاخیبوونەوەکەدا کردو وەڵامی پرسیارەکانی کۆمیتەیاندا و پەشیمانی خۆشیان نیشاندا. ئایا ئەم لێکۆڵینەوەیە بۆ چۆنی خەڵکی ئەمریکایی بەرامبەر بە سەرۆکی پێشی و گۆڕیوە بەرامبەر بە تێکڕای کێشی سیاسی؟ ڕێژین قادر ئەندامی گروپی کوردی ئەمریکی لەگەڵمانە لە ویلایەتی جۆرجیا لە ئەتلانتا. ئەم کاتت باش کاکە ڕێژین پێت وایە بەخشی ڕاستەخۆ لەسەر تەلەڤیزیۆنەکانی ئەم لێکۆڵینەوەیە کارێکی ڕاست بێ و ئایا کاریگەری هەبوو یاننا؟ زۆر باشە، زۆر سپاس. بێگومان پەخشکردنی ئەم لێکۆڵینەوانە کارێکی زۆر باشە. هەموو کەس مافی خۆیەتی کە ببینێ بزانێ چی ڕوویداوە. هەروەها ئەو نوێنەرانی کە لەو شوێنە دانیشتون هەمیان نوێنەری خەڵکن و بەدەنگی خەڵک ڕۆشنێتە ئەو شوێنە. مافی خۆیانە خەڵکەکان کە هەڵسەنگاندن بۆ نوێنەرەکانیان بکەن. ئەمە تەنها پەخشکردنی ئەو ڕووداوانە نییە کە لەو ڕۆژەیە لە شەشی کانونی دووەمی لە شەشی کانونی دووەمەڕیە بەڵکو هەڵسەنگاندنێکیشە بۆ نوێنەرەکان تا چەند دەتوانن بە شێوەیەکی باش لێکۆڵینەوەکان انجام بدەن. کاکە ڕێژین قەت بەجێگرتن لەو لێکۆڵینانە شتێک فێربووی شتێکی نوێ فێربووی یان بۆ چۆنت گۆڕی بەرامبەر بۆ نمونە دۆناڵد ترامپ یان
ڕووداوەکە با بڵێن لەو کاتێکە ڕوویا کاریگەرێکی گەورەی هەبوو و هەروەها دوام لە کڵینەوانە کۆمەڵی کوردەکاری زیاتر هەیە کە بدە سەر هەڵەیات بەڵام ئەم بگوانم ئەم ڕووداوانە کاریگەرێکی زۆری هەیە چکەم بۆ ماوەی چەند کاژێرێک هەموو ئەندامانی کۆنگرێس و هەموو کاربەدەستەکانیان ژیانیان کەوتە ناو مەترسیەوانێ نەکەرەوە چوار کەسی مەدەنی و ئەفسەرێک گیانی لەدەستا. بەڵێ باشە پێت وایە ئەنجامەکان ئەگەر ئەنجامەکان دەرچوون دەزانین لە هەفتەی داهاتووشدا دیسان لێکۆڵینەوەی یان دانیشتنێکی تری ئەو کۆمیتەیە دەکرێت و خەڵکانی دیکەش گەواهی دەدەن. ئەنجامەکان پێت وایە ڕێنەدەن بە سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ جارێکی تر خۆی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە 2024 کاندید بکاتن؟ بەڵێ لە ئێستا دۆنالد ترامپ خۆی کاندید کردوێتەوانێ و بڕیاریشیا کاندید کاتەوانێ ئەگەر بێت و ئەم ڕووداوانە بۆکو یاسا لادانێک لە یاسا لەسەر دۆنالد ترامپ ئاسار بکەوانێ تاقیکردنەوە ئەو کاتە توانۆ ڕێگری لێ بکەن کە خۆی کاندید کاتەوە بەڵام هەتاوەکو ئەو کاتە کەس ناتوانێت مافی لێبسێنێتەوان کە خۆی کاندید کاتەوانێ. باشە ئێمە 6 کۆبوونەوە لەسەر تەلەڤیزیۆنەکانمان بینی پێت وایە کە ئەمریکیەکان خۆیان بۆچین و خۆیان گۆڕی بێ لەسەر تێکڕای پرۆسەی سیاسی لەسەر سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ لەسەر کۆماریەکان یان حتا لەسەر دیموکراتەکان و ببێ بەهۆی ئەوەی کە کاریگەری هەبێ لەسەریان بۆ دەنگدانی داهاتووی وەکو بڵێ کۆنگرس. بەڵێ بەگومان ڕووداوەکان بۆ کووتمان کارگەرێکی گەورەی هەبوو ئەمە ڕووداوێک بوو لە یەکێک لە گەورەترین دامەزراوەکانی وڵاتەیە ڕوویا کە ئەو شوێنە توانە و دەسەڵاتێکی گەورەی هەیە ئەمە کارگەرێکی زۆریە بێدەسەر بەشێکی زۆر لە خەڵکان لە پێشووە لە ئێستا شاکەوردەوە لە لێکۆڵینەوەکان زیاتر بردەکاری زیاتر خاتە بوو. بەڵێ کاکە ڕێژین تو ئەندامێکی چالاکی کۆمەڵی یان گروپی کوردی ئەمریکی دەمویست بۆ شوێنی ئەوانە بزانم لەسەر ئەم بابەتە بە تایبەتیش لەسەر لێکۆڵینەوەکان لەسەر ئەوەی کە ئەو پەلامارە لەسەر کۆنگرس دراوە لەسەر ئەم بابەتە ئێوە چی دەڵێن ئێوە لە بینی خۆتانە چۆن باسی ئەم بابەتە دەکەن؟ بەڵێ کوردانی ئەمریکاش وەکو هەموو پێکهاتەکانی تری کۆمەلگای ئەمریکا وڵاتی ئەمریکا بەوردی سێری لێکۆڵینەوەکانەکەن و با بڵێن ببوورە تێڕوانینێکی نەرێنیان هەیە بەرامبەر بە ڕووداوەکان بەرامبەر بە دەرەنج ئاکامەکانی دواتر چکە بیرمان نەچێت کوردەکانی ئەم وڵاتە شەرەوە بەشێکی تری هەموو کۆمەلگا بۆ هەموو وڵاتەکە بەشێکی کۆمەلگایە و هەر شتێک لە وڵاتەکەدا بوو بە کاریگەرێکی ڕاستەخۆی بێ لەسەر کوردەکان. ڕێژین قادرە ئەندامی گروپی کوردی ئەمریکی لە ئەتلانتا جۆرجیا لەگەڵ کورد کونەکشن بوو. زۆر سوپاس. راپۆرتێکی نوێی نەتەوە یەکگرتووەکان دەڵێکە نزیکەی 2.3 میلیارد کەس لە جیهاندا کێشەیان هەیە لە دەستکەوتنی خۆراک. راپۆرتەکە جەقلەوە دەکاتەوە کە شەڕی ئۆکرانیا و گۆڕانی کەشوهەوا برسێتی و کۆچی بە کۆمەڵ لە ئاستێکی بێوێنەدا دەهێنێتە ئاراوە. بەپێی ئەم راپۆرتە نزیکەی 10% دانیشتوانی جیهان ساڵی ڕابردوو تووشی برسێتی بوونەتەوە کە ئەمەش 46 ملیۆن زیاترە لە ساڵی 2020 و 150 ملیۆنیش زیاترە لە ساڵی 2019. گەماڕۆکانی سەربەندەرەکانی ئۆکرانیا هۆکارێکی سەرەکین لە کەمی خۆراک لە جیهاندا هەندێک هەنگاو هەڵگیراون بۆ نەهێشتنی گەماڕۆکان لەلایەن با بڵێن گەماڕۆکان کە لەلایەن رووسیاوە سەپێنراوە بۆ دوایین زانیاریەکان سەبارەت بۆ هەنگاوانە و هەروەها بۆ زانیاری لەسەر دوایین جموجۆڵەکانی شەڕی ئۆکرانیا و رووسیا دەڕۆمە لای هاوکارم نەجیب باڵایی کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. نەجیب وەک باسمان کرد جیهان ڕوبەڕووی کەمی خۆراک و گرانی بووەتەوە هۆکاری ئەمەش ئەڵێن دەگەڕێتەوە بۆ شەڕی ئۆکرانیا و گەماڕۆدانی بەندەرەکانی. هەنگاوەکان بۆ لابردنی ئەو گەماڕوانە تا ئێستا گەیشتوونەتە کوێ؟ بەڵێ بەفراو vê çarçovê da bûyera herî girêng vê çarçovê da pêk hatî duh bû li Tirkiyê ku civîna çarqûlî pêk hat. Şanda Rûsî, şanda Ukraynî û şanda Tirkî û her wisa şanda netewên yekbûyî li Tirkiyê kom bûn
ji bo ku çareseriyekê divê rêkê de bibînin. Civîn weke encamên wê hatiye diyar kirin. Civîn yani pêngavên gejbîn hatine havêtin weke helosê akar di daxuyaniya ya dawiya civînê da gotî ku pisporên leşkerî yên her sê welatan li gel nûneratiya Netewên Yekbûyî hind rêge girtine ber ji bo çareseriyê. Her wisa Antonio Guterres derbarê encamên civînê gejbîniya xwe aniye ziman û gotî pêngavên başin. Her wisa xelosê akar da xweya kirin ku heftiya bê jî civîneka didêtî kirin ji bo çareseriya ya vê pirsgirêkê. Befra wek dizanî ku 600 ji xorak û dexl û danê cîhanê ji Ukrayna û Rusya têt. Bi taybet Ukrayna weke sebeta nanê cîhanê tête nasîn. Ji ber wê yekê gelek giringî tête dan ku ev çareseriyek bête dîtin. Niha sê rêkên serekê hatine dîtin ji bo veguhastina genim û dexlûdanê li Rusya û Ukrayna bû herêmên Ewropa û cîhanê. Necîb wek dezanî em ba bilên gemarokanê Rusya û kemî ew genim û deqil her wiha karîgerî tenanet xistwete ser welatekî wek Amerîka. Demê bizanim aya Amerîka ta îsta hiç engavekî ew çi helgirtuwe bo ba bilên nemanî ew gemarane û henardekirdinî genim û deqil lelayên Ukraynawe? Belê befraw her destpêkê Amerîka hin tedbîr dabûne destpêkirin û Amerîka heta astekî piştevaniya navbeykariyê dike ya Tirkiye ji bo ku ev prosêse berdewam be. Wek dizanî ku Rusya Amerîka weke tarafekî şer dibîne ji ber wê yekê rasta rast têkiliyên di navbera Amerîka û Ukrayna Rusya derbarê vê meselê danînin. Lê Antonio yani Blinken daxuyaniyekê da zanîn ku divêtin rêkên çareseriyê bihêne dîtin û bi hevkarî li gel Netewên Yekbûyî ku ev mijara bihête çareserkirin û cîhan berf qeyraneka mezin ya dexlûdanî û bi taybet ya nanî diçîtin. Necîb eger bikire zor be kurtî welamên pirsyaran bideytewe demê bizanim duayên hewalakan sebaret ve cumhurcolekani şerî Ukrayna û Rusya çi? Belê befra şer li eniyên rûşelat berdewam e. Ya herî dawî hêrşa vê sibê bû ya Rusya bi sê mûşekan kire ser bajarê Venezia ku di encam da 12 kes hatine kuştin û 25 kes jî birîndar bûn. Zelenskî yekser piştî hêrişê axiftinê kir û gotî ku Rusya teroreke vekirî li Ukrayna dimeşîne. Heman demê da bûyereke giring îro pêk tê li Lahey li bajarê Laheyê ye Hollanda ku dadgeha navnetewî wê derê ye kongirek tête encamdan konferansek taybet bû tawanên cengê û lêkolîn û lêpirsînên derbarê aya Rusya heta niha çend tawanên cengê encam dane li Ukrayna. Zor baş e, zor spas Necîb balayîman legal bû hawkarim bi şêweyê rastewxwe. Spas ji bo jî. Dengê Emrîka Cavkaniyeka pêbaweriya nûçew agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Emrîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. li Herêma Kurdistana Iraqê xelkê baweriyên cuda hene li ser karê hikûmetê di sê salên derbas bûyî da ku sloganên rîforman bilind kiribûn. Xelk dibêjin rojana ew rastî çendîn arêşeyan dibin û hikûmet nikare wan arêşeyan çareser bike. Hinek jî dibêjin kabîneya heftê hinek pêngav avêtine lê jî çavereyî pêngavên firatir dikin. Raporta Ferhan Hewramanî ji Helepçe. لە ناو بازاڕی هەڵەبجەین و دەمانەوێت ڕای هاوڵاتیان لەسەر 3 ساڵی کار و چالاکیەکانی حکوومەتی یاریمی کوردستان وەربگرین کە نۆی حوتی 2022 3 ساڵ بەسەر تەمەنی دەست بەکاربوونی کابینەی نۆدا تێپەڕ دەبێت. بەشێک لە هاوڵاتیان نیگەرانن لە ئەدای کاری حکوومەت و دەڵێن حکوومەت نەیتوانیوە خواستەکانیان بەدی بێنێت. بەڕاو بۆچوونی من
هیچ شتێ نەکرا و ناشکرێت نابینی لە حکوومەتی کوردیە شتی باش لەم حکوومەتا ڕووبە لە ماوەی ئەم 3 ساڵەیە چەندها خەڵکی داما و فەقیر بە تایبەتی جیرۆدەی دەستی ئەم حکوومەتەیە. بەشێک لە وڵاتیان دەڵێن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی دروشمی چاکسازی بەرز بکاتەوە لە ڕووی داراییەوە خەرجی و بودجەی حکوومەت بخاتە ڕوو، بەڵام چاویان لەوەیە زیاتر خزمەت بکات. من ئەڵێم دەستی بردو بۆ هەندێک بوار هەندی ئیشی کردووە و هەندێک شت دیارە هەندێشی دیارە، بەڵام زۆر قەنەعەتم بەوەیە پرۆسی چاکسازی زۆر درێژخایەنە. ئەمە بۆ مانای ناتۆ کات بکوژی بەزمەڵی چاکسازی یەکەم یەکێک لەوانە بۆ نمونە چاکسازی دارایی زۆر گرنگە لە وڵاتی ئەمە. ئیتر لە تۆ لە هەموو بوارەکانێگیری خەرجیەکی داهاتەگیری موچاگیری ئەوەی هەرچی تۆ یە بە خەیاڵتا زۆر گرنگە بۆ ئەوەی داهات دیار بێ و خەرجیش دیار بێ. ینی تا ڕادەیەک ئەوە تا ڕادەیەک ون بوو، ینی لای خەڵک غامز بوو تا هیچ پرسیاری لەسەرە. بەڵام من و خەڵکیش چاوەڕیشتی ینی گەورەترین بۆنمە چاوەڕیشتی باشترین بەوەی گۆڕانکاری ڕوودا بوو. توێژە جیاوازەکان بە تایبەتر پیشەوەرەکان دەڵێن ڕۆژ بە ڕۆژ دۆخی بازار و ژیانی هاوڵاتیان خراپتر دەبێت و هەر ڕۆژە و قەیرانێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. وڵای باگوزارانی خەڵک زۆر باش نەبووە، خراپتر و باشتر نەبووە. خێرانی بنزینەیە، خێرانی غازێ، خێرانی گرانی ئەمەتن بازار، ئەمە کۆمەڵە شتێ بە بەرچاوێ پێویست ناکەن کۆڵی لێ بکەیت. هێوادارینە داوەتای تر خەنجەی ژێڕایی لە پشتی میلەتە نەوەشێن، خەنجەی ژێڕایی لە پشتی کەسوکاری سەربەرزی شێدانەوەشێن و خەڵکەماوە نەوەشێن. ئەو چاوەڕوانی کە چاوەڕوان بوون کە گۆڕانکاری ڕوودا ڕووی نەدا. ئەوە پاش 3 ساڵە بگرە وەزعەکە خراپتر بووە، باشتر نەبووە. ئەکرێ ئەمەش پەیوەندی بۆ حکومڕانی 30 ساڵەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەببێت نەتوانراوە لە بناغەوە بناغەیەکی باشدا بنرێت. گەنجان و دەرچوانی زانکۆ دەڵێن چاومان لە کارەکانی کابینەی نۆ بوو کە پرۆسەی دامەزاندن بکاتەوە. ئێستا کە دۆخی دارایی حکوومەت باش بووە پێویستە حکوومەت پرۆسەی دامەزراندن بکاتەوە. سەرەتای دروستبوونی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڵێنیاندا بۆ دامەزراندن بۆ مەسەلەی کۆتایێنان بە کێشەی سوتەمەنی زۆر کێشەی تر هەیە کە بەڵێنیاندا و بەڵێنەکان نەبردەسەر. هیوادارین حکوومەت لەمە دواوە کێشەی سوتەمەنی چارەسەر بکات، خوێندکارە دانەمزراوەکان دابمەزرێنێت. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێکەوتنی سیاسی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بەشداری پێگاتەکان دروست بووە. وەک بەرپرسانی حکوومەت دەڵێن 1984 پرۆژەیان لە ماوەی 3 ساڵدا جێبەجێ کردووە و پرۆژەکانی ڕێگەوبانیش زۆرترین تێچوویان هەبووە کە 392 میلیارد دینار بووە. ئەمە لە کاتێکدایە لە ئێستادا و لە هەرێمی کوردستاندا چەندین قەیرانی جۆر بەجۆر بەرەوکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان گرتووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بڕیارە سەرۆک جۆ بایدن لەگەڵ سەرۆک وەزیری ئیسرائیل ڕاگەیەندراوێکی گرنگ مۆر بکەن بە مەبەستی ڕەخساندنی زەمینەی هاوکاری هاوبەش بۆ بەرەنگاربوونەوەی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێن ساڵح لە بڕگەی ئەم هەفتەیەی لەگەڵ ڕووداوەکاندا تیشک دەخاتە سەر سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەرەکانی دوای ئەو سەردانە. پێکەوە بینەری ئەم بەشەی بەرنامەکە دەبین لەگەڵ بەڵێندا. خۆش هاتنەوە عزیزان. ئەگەر ئێران من نەدات و وابەستە نەبێ بە ڕێکەوتنە ناوچیەکەیەوە بەرسەوی ئەمریکا دەگاتە ئەوەی هێز بەکار بێنێت تا ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوچی. سەرۆکی ئەمریکا لە وەڵامی ئەو پرسیارەدا دەڵێت بەڵێ ئەگەر ئەوە تەنها ڕێگەیەک یان بژاردەیەک دێت وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا دەشڵێن هەر تەنها بۆمبی ناوچی کێشە نییە، بەڵکو هەڵگرتنی سزاکانیش لەسەر ئێران گرفتێکی ترە. لەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندا تاوتوێی ئەم پرسانە دەکەین. دۆسەی بەرنامەی ناوچی ئێران یەکێکە لەو دۆسەیانەی ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لەو ناوچەی جیهاندا بە هەڕەشۆ مەترسیەکی ڕاستەوخۆ لەسەر ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناودێری دەکەن. بەڵام لای واشنگتن دۆسەی تریش هەن کە گرنگی استراتیژی هەیە. Greater peace, greater stability,
ئاشتیەکی مەزنتر، سەقامگیریەکی گەورەتر، پەیوەندیەکی فراوانتر بۆ هەموو خەڵکی ناوچەکە. هەر بۆیەشە وتوێژ لەسەر پشتیوانی بەردەوامم دەکەین، هەرچەندە دەشزانم چارەسەری دوودەوڵەتی لە ئایندەیەکی نزیکدا نابێت. بەڕای من ئەمە باشترین ڕێگەیە بۆ دڵنیابوون لە ئایندەیەک لە پێناو ئازادیەکی یەکسان و گەشەکردن و دموکراتیەک بەبێ جیاوازی بۆ ئیسرائیل و فەلەستینیەکانیش. سەرۆکی ئەمریکا سەردانی شانشینی عەرەبستانی سعودیەش دەکات و یەکێکیش لە ئامانجەکانی ئەو سەردانەی فراوانکردنی ڕێکەوتنی ئیبراهیمە کە تایبەتە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ تەل ئەڤیڤدا. بەردەوام هەوڵ دەدەین بۆ هەبوونی ئامادەیی ئیسرائیل لە ناوچەکەدا و فراوانکردنی بەشداریەکانیشی وەک کۆبوونەوە لووتکەیەکەی I2U2 کە ئیسرائیل و ئەمریکا و میرنشینەکان و هیندستان پێکەوە کۆ دەکاتەوە تا هاوکاریە ئابوووریەکانی نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی سەر ئۆقیانوسەکانی هێندی و ئارام قوڵتر بکەین. هاوکاتی گەیشتنی سەرۆک بایدن بۆ ئیسرائیل سەرۆکوەزیری ئەو وڵاتە باسی لە کارنامەی کۆبوونەوەکان کرد وەک دەڵێ پێکهێنانی هاوپەیمانیەتیەکی نوێ بەشێکی گرنگی و توێژەکان دەبن. هاوکاتی ئەم سەردانە وتوێژ لەسەر دۆسیەکانی ئاسایشی نیشتیمانی دەکەین، باس لە بنیادێکی نوێی ئاسایش و ئابووری دەکەین لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پاش ڕێکەوتنی ئیبراهیم و دوای ئەو دەستکەوتانەی لە کۆبوونەوەی لووتکەیەکەی نەقەبدا بەدەست هاتوون. هەروەها باسیش لە پێویستی و نوێکردنەوەی هاوپەیمانێتێکی بەهێزی جیهانی دەکەین تا بەرنامە ناوەکیەکەی ئێران ڕابگرێت. سەرۆک بایدن لەم یەکەمین سەردانەیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ کاربەدەستانی ئیسرائیل و لەگەڵ کاربەدەستانی دەسەڵاتی فەلەستینیەکانیشدا لە کەناری ڕۆژاوە کۆ دەبێتەوە بەر لەوەی بڕوات بەرەو عەرەبستانی سعودیە. دکتۆر ناسر بابەخانی نووسەر و شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر ناسر سوپاس بۆ ئامادەبوونت. یەکە پرسیاریشم ئەوەیە لە کاتێکدا ئەم هەموو باس و خواست و هەوڵانە هەن بۆ ڕاگررتنی بەرنامە ناوچەکەی ئێران پێ وایە تاران مل بدا بۆ فشارانە؟ زۆر سپاس بۆ بانگێشتن دەنەوەی ڕاستی بێ لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا کە دۆسەی ناوەچی ئێران لە سەرمێزی وتوێژەکان بۆ لەگەڵ وڵاتانی 5.1 ئەوەی کە تا ئێستا لە لای ئێرانەوە سیگناڵەکان نێرداون ئێران پێمل نەبووە بەم دۆخەی کە قەولوا بوو لە چوارچێوەی ئەم دانیشتانەدا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ لایانی بەرامبەری یان پێمل بێ هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە باوەڕی من کۆماری ئیسلامی بە حکمی ئەو پێکاتە ئایدۆلۆژیکەی کە هەیەی بەردەوام حولی ئەوەی داوە لە کۆتاخلەکەکانی هەموو دانوستانەکاندا تا ئەو جێگایە کە بۆی دەکرێت بتوانێت کۆن لەلایانی بەرامبەری وەربێت تەنانەت من پێم وایە لە کۆتاجاردا کۆماری ئیسلامی بۆ دۆسیەی ناوەچی پێمل دەبێ و مل دەدا وەک ئەوەی کە پێشتر دیومانە یعنی ئەو دەستەواژەی کە خامنەیی ڕێبەری ئەم وڵاتە دەکاری کردواتە نواندنی قارەمانانە یان با بڵێن فلکسیبلیتی قارەمانانە لە بەرامبەر کێشەکاندا ئەم پێم وایە دوجار پێمل دەبێت بەو دۆخێکی بەسەریدا دەسەپێندرێت. هەر هاوکاتی ئەم سەردانە بژاردەی بەکارهێنانی هێزی سەربازی لای سەرۆک بایدن بژارەیەکی کراوە بوو نەگەر بڵم کراوەش بوو بەڵکو بە یەکێک لە ڕێگەکانی دانا تا ئێران نەبێتە خاوەنی بۆمبی ناوچی. لە هەمان کاتیشدا سەرۆک بایدن جەختی لەوە کردەوە کە ئیسرائیل هەموو مافێکی خۆی هەیە بەرگری لە ئاسایشی خۆی بکات و ڕێگە بگرێت لەو مەترسیانەی لەسەرین بە تایبەتی لە ئێرانەوە. ئەمە هەڵکردنی چرای سەوزە یان نا؟ لە ئەو دانیشتنەیدا باز لەوە دەکرێت کە دەستەواژەیەکیان دەکار کردووە ئەو با بڵێن ژورناڵە ئینگلیسیەکان بەنێوی جۆسەڵم دەکلەرەیشن لێوێدا ئاماژە بە یەک دانە خاڵ دەکات کە بە باوەڕی من زۆر گرنگە ئەویش بریتیە کە ئەو دەڵک خەڵک وەرگرتن لە all element of national power یعنی خەڵک وەرگرتن لە تواوی توخمەکانی هێزی ملی هێزی نەتەوەی هەردووگلا ئەمە یەکەم جارە کە بایدێن بەڕاشکاوی لە تەنانەت لە سەرەتای هەڵبژار پرۆپاگەندای هەڵبژاردنەکاندا نەوی کێشانی بایدێن یەکێک لەو خاڵانە بوو کە بە جۆرێک لە جۆرەکان دەپێ بڵین کۆتوە بەر ڕەخنەش بەڵام لەم سەردانەیدا لەم کۆبوونەوەیدا بایدن بە ئاماژەکردن بەوەیدا کە ئەگەر بێت و ئێران پێمل نەبێ ئێمە هەتایە ناتوانین چاوەڕوانی ئەوەی بکەین کە ئێران بگەڕێتەوە سەرمێزی دانوستانەکان بۆی ئەمن پێم ئەوە سیگناڵێکی زۆر جددی بوو لە هەمان کاتە هەڕەشەیەکی جددی بوو بۆ سەر ئێران.
دکتۆر ناسر یەکێ لە خاڵە گرنگەکانی تر کە سەرۆک بایدن ئاماژەی پێکرد دانی بەوەدا ناکە هەڵەیەکی گەورە بووە ئەمریکا لە دۆسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوور کەوتووەتەوە و پێویستی بەوەیە کە جارێکی تر بەیەخێکی زیاترەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕوانرێ. ئەمە گەڕانەوەی ئەمریکایە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخو هەروەکو پێشتر لە دوورەوە چاودێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرا. بە ئەو ڕاستی نەشارینەوە کە لە ماوەی بەپێی ئەمن ماڵپەڕی فایتریتی 538 یەکێک لە هەرە ماڵپەڕە وردەکانە بۆ بەداداچوونی ڕادەی ڕەزامەندی خەڵکی ئەمریکا لەسەر کاربەدەستان بە تایبەتی لەسەر سەرۆکۆمارەکان لە دەمی بایدێنەوە بگرێت تا دەگەینە شەڕی دووهەمی جیهانی لەو ماوەیدا لە چاو هەموو سەرۆکۆمارەکان یعنی لە چاو ترامپ بگرە لە ماوەی ئەو 8 مانگەیدا کە دەبێتە 540 ڕۆژ کە سەیردەکەی ڕادەی ڕەزامەندی خەڵک لە بایدێن گەیشتوتە کەمترین ئاستی خۆی ئەگەر بە هەڵە نەچووبوون بۆتە 38.8%. ئەمە لە مێژووی ئەم وڵاتەدا بێوێنە بووە. لەلایەکی دیکەوە پرسی بابڵێ ئاوسان یان ئینفلیشن لەم وڵاتەدا خەریکە لە نوێی تێدەپەڕێنێ ڕاست و هەروەها ئێمە دیمانەکە نرخی نەوت و بێنزین خەریکە بەرەو هەڵکشان دەچێت کۆی ئەوانە بۆتە هۆکارێک ئەوەی و لە هەمان کاتیشدا لە ماوەی ئەو 8 مانگەیدا چ لە سیاسەتی دەرەوەدا چ لە سیاسەتی نێوخۆدا بایدن نەیتوانی و لە چاو سەرۆکۆمارەکانی پێشخۆی خاڵگۆڕانێک لە مێژووی ئەم لە مێژووی شێوەی ئەو 540 ڕۆژە ساز بکات. دکتۆر ئەگەر یارمەتیم دەی من دەگەڕێمەوە بۆلات ڕێکەوتنی ئیبراهیمی یەکێکە لەو ڕێکەوتنە گرنگە استراتیژیانەی وەک زۆرێک لە چاودێر دەڵێن کاریگەری خۆی دەبێ بەسەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری لەو ناوچە پڕ لە جەرمە و کێشەی جیهاندا. ئێستاش چاوەکان لەسەر عەرەبستانی سعودیان. ئەوە هیوا و چاوەڕوانی ئێمەیە کاتێک لە ئایندە دەڕوانین دەتوانین یارمەتی کاراسانکردن دابین بکەین بۆ ئیسرائیل تا ڕۆڵێکی قوڵتری هەبێت لە ناوچەکەدا و بە تایبەتیش لە پەیوەندی بە ئیسرائیل و عەرەبستانی سعودیەوە. ناتوانم پێشکارە چڕوپڕەکانی ئەم سەردانە بکەوم چونکە هەر ئاساییکردنەوەیەک یانی پرۆسەیەکی درێژخایەن بەڵام چاومان لەوەیە بەرەو پێشچوونێک لەم ئاراستەیەدا بێتە ئاراوە و سەنگی دەخینە سەر. بێگومان ئەم هەوڵە لای دەسەڵاتدارانی ئێران مای دڵخۆشی نییە و تانش لە ئەمریکا دەدان لە کاتێکدا زۆرێک لە شیکەرەوە دەڵێن ئێران لە هەر کوێیەک بێ ئاژاوە و ئێرانکردنیش لەو شوێنانن. بوونی یاسایی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکەدا وەک عێراق و ئەفغانستان و سووریا هیچ ئارامی و ئاسایشیەکی لە وڵاتانەدا نەهێناوەتە ئاراوە. دکتۆر ناسەر وەکو جەنابی شەداگاداری باز لە هاوپەیمانێتێکی نوێ دەکرێت و نوێکردنەوەی هاوپەیمانێتیەش بۆ بەرەنگاربوونەوەی هەموو هەڕەشە و مەترسیەکانی کە ئێران لەو ناوچەیەدا ناوینێتیەوە. جا پرسیارەکە لەوەدا ئەو هاوپەیمانێتیە بەبێ بەشداری عەرەبستانی سعودیە سەرکەوتوو دەبێ؟ بەبێ گومان نا دیارە لەوە پێشتر بە چەندێک کات بۆ ئاراوە بە ناوی ناتۆی عەرەبی کە ڕێک ئەو ناتۆی عەرەبیە وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبی لە بەرامبەر هەڕەشەکانی ئێراندا خەریک بوو ئەو با بڵین ئەو شیمانەیە ئەو احتیمالە ساز بێکە توانن بەرامبەر بە ئێران وەها هاوپەیمانیەک ساز بکەن. بەڵام ئێستا ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە هێنانی عەرەبستانە یعنی ئەگەر سیرکی ئێستا سیاسەتەکانی بایدن وەک لە پرسیاری پێشودا عەرزم کردی درێژە دەری سیاسەتەکانی ترامپ بە تایبەتی لەسەر ڕێکەوتنی سەدا یان هەمان ڕێکەوتنی ئیبراهیم کە ئەگەر بێت و ئەلبەتە بە باوەڕی من ڕەنگە وەک بایدن بۆ خۆی لە قسەکانیدا لە فڕۆکەخانەی باسی لێوە کرد ڕەنگە پەیوەستبوونی عەرەبستان بە حکمی ئەو پێگە تایبەتی کە لەباری ئاینی و هەیەتی ڕەنگە بڕێک درێژخایەن بێ بەڵام لە دوجاردا ئەو گریمانەیە هەیە کە عەرەبستانی پێکەڵ بەم هاوپەیمانیە بێ بەرامبەر بە ئێران وەک زۆرێک چاودێرانی سیاسی ئەو خزمەتەی کە کۆماری ئیسلامی بە ئیسرائیلی کردو بە پرسی ئیسرائیلی لە پرسی عەرەب ئیسرائیل کرد بە فلسطین هیچ وڵاتێکی دیکە نەیکردووە. بەڵێ دکتۆر ناسر گرفتی سەرەکی لە بەردەم عەرەبستانی سعودیەدا چییە کە نەبێتە بەشێک لە ڕێکەوتنی ئیبراهیم؟ ئایا هەر مەسلەی وەهابیزم و ئاینی ئیسلامە یاخو فاکتەری تریش هەن ئەگەر بگرێ بە کورتی پێم بڵێ؟ ڕەنگەوە یەکێک لە هۆکارەکان بێ بەڵام بە باوەڕی من بەسەلەکە دەگەڕێتەوە سەر چەمکێکی مێژووی کە ویش گەڵاڵەکەی مەلک عەبدوڵڵاه بوو. مەلک عەبدوڵڵاه ئاماژەی بۆی کرد لە گەڵاڵەکەیدا کە زۆربەی وڵاتانی عەرەبیش لە یەکێتی وڵاتانی عەرەبی
چەندیان کرد بریتی بوو لە گەڕانەوەی ئیسرائیل بۆ سنوورەکانی ساڵی 1967 و گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەو شوێنە هەروها قودسی شەرقیش بێتە پێتەختی ئەم وڵاتە. بۆیە پێم وایە یەکێک لە مەسئلەکان ئەوەی وا تەنانەت ئەوەشبالەکەوانە ئاماژە بکەم بەحث لەوەی دەکرێن کە دەڵێن ئێستا بوونی پاشای عەرەبستان کە لە قەیدی حەیاتدایە ڕەنگە لە دوایوی ئاڵوگۆڕێکی زۆر جددیتریش بەسەر ئەو پەیوەندیانە پێی. بەڵێ دکتۆر ناسەر سوپاس دەکەم بۆ بەشداریت. ئەلبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە دەگەڕێینەوە لای هاوکاران و کورت کۆنەکشن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. شوان محەممەد ئەندامی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیان کە تاوەکو ئیستاژ لەگەڵ ڕەوتی سەدر لە پەیوەندیدان و دەشڵێ پێش ئەوەی سەدر لە پارلەمان بکشێنەوە لەگەڵ بارزانانی و عەرەبی سونە قسەی کردووە. دەشڵێ ئەگەر لەگەڵ یەکێتی ڕێکنەکەون بە دوو کاندید ناچنە ناو هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمەوە. زانیاری زۆرتر لەم بارەیەوە لەم راپۆرتەدا دەبینین. هێشتا پارتی وێکێتی لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق ڕێک نەکەوتوون. پەرلەمانتارێکی پارتی دەڵێت گەر حیزبەکەی و یەکێتیش ڕێک نەکەون بە دوو کاندیدی جیاوە ناچنە نێو ململانەی پەرلەمان. نیهائیەن یەکێتی پارتی بە دوو کاندیدی جیاوە ناچن ناو عەمەلیەکەوە بە یەک کاندید دەچن. ڕێککەوتن بێ و ڕێک نەکەوتن بێ من پێم وانییە بە دوو کاندید بچن. پارتی و عەرەبی سونە و سەدر هاوپەیمانێتیان هەبوو، بەڵام دواتر سەدر لە پەرلەمان کشایەوە و هاوپەیمانێتەکەی هەڵوەشاندەوە. پەرلەمانتارەکەی پارتی دەڵێت هێشتا ڕاگۆڕینەوە هەیە لە نێوان هەر سێ لایەنەکەدا. خۆی لە دوای هەڵوەشانەوەیش پارتی هەر علاقاتی لەگەڵ ڕەوتی سەدر و سەماحەتی موقتەدا سەدرا هەر هەیە، جۆرێک لە حیوار و ڕاگۆڕینەوە هەر هەیە. ئەوەی سیادە و پارتیش تا ئێستای شەر پەیوەندیەکان جگەلەوەی ئەبوو مازنجیا بووەوە پەیوەندی باقییان کەماوەتەوە سیادە لەگەڵ پارتیا و بەڕێز خەمیس خەنجەرۆک و بەرپرسی کوتلەی سیادە لەگەڵ پارتیا علاقاتەیە و قسەیشیان هەیە بۆ هەنگاوەکانی داهاتوو. هەرچەندە دەوترا سەدر بێ ڕاوێژی پارتی و عەرەبی سونە لە پەرلەمان بڕیارێکی کتوپڕیدا و کشایەوە، بەڵام پەرلەمانتارەکەی پارتی زانیاری جیاوازتری لایە. معلوماتی دقیقم نییە لەوەی پرسی کردبێ یان نەکردبێ، بەڵام پێشەوەی بکشێتەوە هەم لەگەڵ خەمیس خەنجەرا بە تەلەفۆن قسەی کرد چەند سەعاتێ پێشەوە، هەم لەگەڵ جەنابی سەرۆک بارزانیشا بە تەلەفۆن قسەی کرد. چی گوتراوە و باسیشی کراوە ئەوەیان نازانم، بەڵام ئەم تەلەفۆنانە پێم وابێ ئاماژەی ئەوەن کە جۆرێک لە مشورەت و ڕاگۆڕینەوە هەبووە. بڕیارە ڕۆژی هەینی ڕەوتی سەدر بە ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ یەکەم جوڵەی سیاسی دوای کشانەوەی لە پەرلەمانی عێراق ئەنجام بدات. ئەمەش مەترسی ئاڵۆزبوونی دۆخی عێراقی لێکەوتوتەوە. خۆی لە واقعا سەدر بە جۆرێک لە جۆرەکان لە پرۆسەی سیاسیان، پرۆسەی حکومڕانی، پرۆسەی تەشریعی و تەنفیزی و ئەمانە پاشە کشەی کرد. تازە سەدر ناتوانێت بگەڕێتەوە چونکە بەدیلەکانی سەدر سوێندیان خواردووە. ئەوەی لای سەدر ماوە ئەتوانێ بیکات بەڕاستی بابەتی بەکارهێنانی شەقامە، تا چەند مووەفەقە بێت، تا چەند خۆی بەکارێ هێنێ. یەکێک لە قسەکان کە هەیە ئەوەیە ئایا سەدر شەقامەکە بەکارەهێنێ، ئایا ئەوێ بارودۆخەکە تێکدا، یعنی ئەمەش ئیرادەی بڕیاردانی گەرەکە لای سەدر. ئەگەر بڕیار بدا شەقام ئاڵۆز بک بە تایبەتی بەغدای پایتەخت سەدر ئەتوانێ بیکا، بەڵام بە تەکید دەرهاویشتە و کاردانەوەی شەبێ و هەندێشت لەوانەیە ڕوودا خودی مقتەدا سەدریش تەسەوری نەکە. ناکۆکی نێوماڵی شیعە، پەرتەوازایی لایەنە کوردیەکان، خراپی دۆخی عەرەبی سونە، هێندەی تر درزی نێوان لایەنە عێراقیەکانی قوڵتر کردوێتەوە و دۆخی عێراقی ئاڵۆز کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. بۆ شیکردنەوەی زیاتر دەشاد ئەنوەر لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک دەشاد ئەم کاتت باش و مەبەستی شوان محەممەد ئەندامی پەرلەمان لەسەر لیستی پارتی دیموکرات چییە کە دەڵێ ئەگەر ڕێک نەکەوین بە دووکاندید ناچینە پارلەمان بۆ سەرۆکاتی عێراق؟ مەبەستی چییە؟ بۆ سەرۆکاتی عێراق مەبەستی چییە؟ بەڵێ دیارە خۆتان ئاگادارن کە
لە دوای کشانەوەی سەدر و پێش کشانەوەی سەدریش ناکۆکی قوڵ لە نێوانیەکێتی و پارتیا هەبوو لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق هەتا پێش کشانەوەی سەدر پارتی دیموکراتی کوردستان بەڕوونی داوای پۆستی سەرۆکۆماریە کرد و خواستی خۆی بۆ وەرگرتنی ئەو پۆستە بە ئاشکرا نیشانەدا بەڵام دواتر دوای کشانەوەی سەدر هاوکێشەکان تا ڕادەیەک گۆڕانکاریان بەسەردا هاتووە بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ بڵین هاوکێشەکان لە مەسلحەتی نییە وەکەوەی کە پێشتر سەدر لە گۆڕەپانەکەدا بوو بۆیە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان سەرباری پێداگیری لەسەر با بڵین بردننی پۆستی سەرۆکۆمار بەڵام دڵنیایە لەوەش گەرململانەکە ببرێتە نێو پەرلەمانی عێراق ڕەنگە کاندیدەکەی شانسیەوەی نەبێ کە منافسەکە بباتەوە بۆیە پارتی دیموکراتی کوردستان جەخت لەسەرەوە کاتەوە کە پێشوەخت ئەبێت ڕێککەوتن بکرێت لەسەر پۆستی سەرۆکۆمار جار ڕێککەوتنەکە لەگەڵ یەکێتیدا بێ بە گۆڕینی کاندیدەکە یاخود بەوەی کە ئەوان ڕەنگە پرۆسەکە بایکۆت بکەن باشتر چاوەڕوانی چی دەکرێت دوای ئەوەی کە سەدەر داوای کردووە کە خۆپیشاندان بکرێن لە بەغا دوای نوێژی هەینی سبەینێ بەڵێ دیارەوە سبەینە سەدر یەکەم جوڵەی سیاسی دوای کشانەوەی لە پەرلەمانی عێراق یەکەم جوڵەی سیاسی خۆی ئەنجامەدات وەکو خۆی ئاماژەی پێکرد کە با بڵین خۆپیشاندانەکان خۆپیشاندانێکی سلمیانە ئەبێ لە بەرەوەی دەستپێکی جوڵەکانیانە هەندێک تێڕوانین و خوێندنەوە هەیە لە نێو سیاسەکانی عێراق باس لەوە ئەکەن کە سەدر فشارێکی زۆری لەسەرە بۆیە ئەوێت دەرگای خۆپیشاندان بەلایەنگرانی بکاتەوە دواتر جارێکی تر با بڵین گۆڕەپانەکە بداتە دەست با بڵین شەقامی عێراقیەوە ئەوێ شەقامی عێراقی جارێکی تر لە دژی نارەکانی کە هێزە شیعەکانە بور و ژێنێتەوە و ئەم بکشێتەوە بەڵام دوجار خۆی ببێتە خاوەنی گۆڕەپانەکان لەگەڵەوەشدا لە ئێستادا جوڵەیەکەیە لە نێو لایەنە شیعەکانە کە دوای خۆپیشاندانەکەی سبەینەی پەرلەمانی عێراق سەرۆکوەزیران دیاری بکەن و ڕای سپێرن بۆی کە پەرلەمان سەرۆکۆمار هەڵبژێرێتەوە کاندیدەکەیان ڕاستپێرن بۆ پێکێنانی حکوومەت بەڵام لەگەڵەوەشدا کێشەکە ئەوەیە کە لایەنە شیعەکان خۆشیان هاوڕانی لە نێو خۆیاندا ئەکرێ بڵین مالکی زۆر توندە بەرامبەر بە سەدر ئێوێ حکوومەت تەشکیل بکە هادی عامری ترسی لە هاوکێشەکانی ئەڵێ بەشداری ناکەم حەیدەر عەبادی و با بڵین ڕەوتی حکمە باس لەوە ئەکەن کە تەنها ئەم حکوومەتە بۆ ماوەی ساڵێک بێت بۆیە حکوومەتەکە سەرباریەوەی کە سەدریش دژێتی بەڵام لەناو خۆشیاندا یەکین ئەکرێ بڵین حکوومەتێکە تا ڕادەیەک حکوومەتێکی لەقا دیارە ئەو کاسێتە دەنگیە یان ئەو دەنگی کە مالکی بەڵاوکراوە ئەویش چاڕوانی ئەوە دەکرێت کە کێشێک لێ بکەوتەوە زۆر سوپاس دڵشاد ئەنوەر پامی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵماندا بوو. ماڵی حەسەن پاشا لە دیاربەکر تا هەشتاکانی سەدەی ڕابردوو بازاڕێک بۆ ناوچەکە بەڵام ئیستا ئەم خانووە بەناوبانگە بازاڕێکی گەشتیاریە. خانووەکە لە ساڵانی 1572 تا 75 لە سەردەمی عوسمانیا دروستکراوە و دەوترێت زۆرێک لە گەشتیارانی ئوروپایی لە سەفەرەکانیاندا سەردەمی خۆی باسی ئەم خانوویان کردووە. پێکەوە راپۆرتێک لەسەر ئەم شوێنە گەشتیاریە دەبینین. li Diyarbekirê gelek xanên dîrokî hene xana Hesan Paşa yek jiwanek ku li ser kolena gaziyê li hember mizgefta mezin e. Xan di nav salên 1572 û 75 de dema Osmaniyan da bi fermana waliyê bajêr Wezîrzade Hesan Paşayê kurê Wezîr Soqul û Mehmed Paşa hatiye lêkirin. Du deriyê xanê hene ku deriyê pêş li ser kolena gaziyê ji bo hatin û daketinê. Li ser derî nivîsa kufî heye. Gelek gerok an seyahên demên berê rêya wan ser Diyarbekirê ketine li vê xanê mane û pesnê wê dane. Cara pêşî gerokê Polonî Leh Simon di sala 1612 de di teksta xwe de behsa xana Hesan Paşa kiriye û gotiye ev avahiyek bêhempa a kagir e ku di axira wê de 500 mehîn dikarin bihewin. Xan ji sê tebeqeyan pêk tê jêrzemîn weke axur hatiye bikar anîn. Li hewşê jî li dikanan alevêr hatiye kirin weke bazar bûye. Xurfên tebeqa jor jî ciyê mayna rêwiyan ango otel ango xanbiye. Ali Said Özkan li vê xanê 46 salin zîfiroşiyê dike. Ew dikandarê herî kevin evê xanê ye. Diyarbakır'da Türkiye dünyada li Diyarbekirê cara pêşîn ji bo Kabeyê rûber li vir hatiye çêkirin. Qata jûr û têl ango xan bû. Rêwî li wir da diketin. Hew jî cihê alaverê bû. Kerwan barê datanîn û li vir danostandin li hewşê dihatin kirin. Demê berê mehê carek yan du caran karwan dihatin û li vir datîn. Heta bi salan min li vir dest bi kar kir
کو gelek gundiyan mast, penîr, fêkî, sebzeyên xwet anîn û li vir difirûtin. Bi banga malê sibê deriyê xanê vedibû û heta banga êvarî. Zêrevanek kal hebû navê wî Xalê Emîn bû. Mifta deriyê xanê digel wî dabû. Wî bangê meleyê sibê derve dikir û êvarî jî derî digirt û kesek nedima. Deriyê paşîn ê hewşê li çarşiya zêrfiroşan re vedibe. Dema ku ji deriyê mezin dikevin nav xanê şadirvanek mezin heye. Pêşwaziya mêvanan dike ku ji hewzek biçûk avek hênek dinizliye. Xan ji kevirên spî û reş bi du reng hatiye lêkirin. Bi sedan salan ev der weka bazara genimfiroşan bûye lê nasnama wê a navenda bazirganiyê tu demî nehatiye guhertin. Heta salên 1905 ev xan weka otelek bû ji bo rûnişvanên navçe û gundan ku dihatin alavê re salê dikirin. Demek dê ji weka xirbema tenê li hewşê çend dikan weka zîrfiroş kargeh hatin bikar anîn. Lê di sala 2003 de xan hate nûkirin. Neha bi dehan dikanên ku bala turîstan dikişîne li vir vekirîne. Li hewşê neha sê kafe hene. Tebeqa jor jî restoran û taştê navdar tê firotin. Li dikanan zîv, alavên sifir, şal û şepik, kincên otantîk, pirtûkfiroş hene. 4 demsal heftê heft roj ev xan ji turîst û şêniyan re vekiriye. Xecî Canfarxîn, Deng Amerîka, Diyarbekir. بەڵێ دەخیل شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێشە من چەند ساڵ پێش سا سەردانیم کردووە نانی بەیانیەکی زۆر چێژبەخشی هەیە و هەروەها قاوەیەکی تایبەتیشی لێیە کە پێی دەڵێن قاوەی قەزوان و دەڵێن تایبەت بە کوردی با بڵێن باکوور یا کوردستانی تورکیە نازانم ئەوە تا چەند ڕاستە کە تایبەتەیانە بەڵام بەڕاستی چێژبەخشە مژی و قەحوە لور بەخواریە بڕاستیشی و بڕاستیشی جێ دڵخۆشیەک و ئەو وەتانە ئەو جهاتیە پاراستن. دنگ امریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. بەفرا و ڤیددیۆکە جوان یا هەرچێکی مەدیتە ئیرۆگەهشتێمە هەرچێکی ڕەشە ji گەرمادا خۆت هاوێشتا باخچێکی مالێکی گەڕا ماسیایە لێ ئەو نکارە گەلێک تێدا بمینە چکو ماسی شەڕی بکەن و نەخواست ناکو و جێی بدنی ئەگەر هەفکار وێ ڤیددیۆ نیشان بدن بەلێ ئەڤام بینین هەرچی ڕەشە لە مەسەچوستس باژارێکی بچووک دۆرا ماڵێ دوگۆڕە گەڕا ماسیات زبڕا لێت دبینی بزانە ماسی چاوا ئێریشی بکەن ماسی ناهێنن ئەکو ئەو بەشداری جیهێوانی فێنێک بەو پچکە خۆشگەرمە هاوینێ ئەمە لە ڕێگەی کامێرایی با بڵێن ماڵەکانەوە گیراوە پێم وا بێگەر بزانە تالێژی کێمترش دەقێکی دەوێ گەڕێداما و نەچار بووک و دەرکەوتن. البت به ویدیویی هم تیم دماغیا برنامه به دامجبری بله. او ما ویدیو که هیچی هیچ ویدیو لک سرچ راکیش بو اگر. اوی مانگ که مانگی بله. او پیم ما به شوی چهارشنبه بو بله داخل که دلیل بابلین دیاردێکی زۆر دەگمەنە کە کاتێک بابڵین خولگەی مانگ نزیکی زەوی دەبێتەوە مانگ بە شێوەیەکی زۆر گەورە دەرەکەوێت پێما بێ لە ڕۆژی چوارشەمەشەوە لە عێراق و لە تورکیا و هەروەها لە ئەمریکاش لەگەڵێ وڵاتە بە شێوەیەکی زۆر بەجوانی ڤیدیۆکەمان هەیە گەر بکرێ ڤیدیۆکەی هاوکارەکانمان با بڵێن بڵاوی بکەنەوە پیشانمان بدەن بە شێوەیەکی زۆر بەو دیاردەیە پێم وابێ دەڵێن سوپرمون ئەگەر هەڵە نەبم بە شێوەیەکی سەرنجڕاکێش لێرە دەبینینەوە لە ئیتالیاوە هەڵهاتووە پەیکەرە جوانەکان دەدرەوشێنێتەوە بە تیشکی خۆی و هەروەها پێم وابێ ئەمە ئەگەر با بڵێم لێرە ئەگەر هەڵە نەبم ئەوە ئێرەش عێراق بێت با بڵێن شاری بەغدایە لێرە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش بە تەواوی لای ئێمە دەڵێن بە کوردی خەرمانەی داوە لێرەش لەسەر ڕەنگێوی جوانە بەڵێ بێگومان زۆر زۆر بەڵێ بێچەندێژیم تێن داویا بەرنامە ئیرۆیا کورد کۆنەکشن هەتا ڕۆژە یەکشەموە داهاتی هەر شاد و بەختەوەربن هەر شاد بن.